هەڵبژاردن کۆتایی هات بەڵام بە تەقەی خۆشی منداڵێک بریندار کرا و 18,000 راپۆرتیش لەسەر پێشێرکاریەکانی هەڵبژاردن درام لە تە کۆمیسیۆن. بەیانی واتە پێنجشەممە لە هیچ فەرمانگەیەکی حکوومەتی هەرێمی کوردستان پشووی فەرمی نیە. ئەو دەنگۆیانە ڕەت ئەکرێنەوە کە گوایە بەیانی لە ناوەندەکانی خوێندن پشووی فەرمی بێت. سڵاوتان لێبێت. خۆشی و شادی بۆ کاندیدا دەرچوەکان و ماڵوێرانیش بۆ هەندێک خێزان. ئەمە ڕێک لە دوای هەر هەڵبژاردنێک لە هەرێمی کوردستان بە تایبەتیش لە دوای پێزانینی ئەنجامەکان ڕوئەدات. ئەم جاریان ناخۆشەکانی دوای هەڵبژاردنە پەرلەمانیەکەی دوێنێ ڕوبەڕووی خێزانێکی ناوشاری ڕانیە بووەوە لە ئەنجامی دەربڕینی دڵخۆشی بەشێک لالایەنگرانی حزبە سیاسیەکان کە تەقەی خۆشیان کردبوو منداڵێکی تەمەن 11 ساڵان گولەی بەرکەوت و بە پەلەگەیاندرایە فریا کەوتنی ئەو شارە. تەها محەممەد وتەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی ڕاپەڕین بە 1964 وت ڕووداوەکە دوێنێ شەو بووە و هەردوێنێ شەویش ڕەوانەی نەخۆشخانەی شاریان لە سلەیمانی کردووە. بەرەبەیانی ئەمڕۆژ نەشتەرگەریان بۆ منداڵەکە کردووە و دەوترێت تەندروستی جێگیرە بەڵام نەتواندراوە فیشەکەکە لە جەستەی دەربهێنرێت. بە قسەی مامی ئەو منداڵش برازاکەی لە کاتی یاریکردن فیشەکەکەی بەرکەوتووە و لە شانی چەپیەوە تا سەر حەوزی ڕۆیشتووە. هەڵبژاردن تەواو بوو. این زانۆرەی پاکردنەوەی بنکە و وێزگەکانی دەنگدانە لەو پاشماوە و خاشاکەی کە هاوڵاتیان لە کاتی دەنگدان بەجێیان هێشتووە. هەڵمەتەکە و شەقام و شوێنە گشتیانە شەگرێتەوە کە هێشتا فلێکس و پۆستەری کاندیدەکانی پێوە ماوە. بۆ ئەم مەبەستە لە هەموو لایەکی هەرێمی کوردستان دەستیان بە خاوێنکردنەوەی ئەو شوێنانە کردووە. لە هەولێر هەڵمەتی پاکردنەوەی شەقام و ستونەکانی کارەبا و ڕێگاوبان و باڵەخانەکان دەستی پێکردووە. وێنە و پۆستەری کاندیدەکان لێ ئەکرێنەوە. لەوانەش قوڕستر بەشێک لەو پۆستەرانە بە شیش و پەرت جێگیرکراون ئەمەش کاری ئەوانی قوڕستر کردووە. ژیار جەلال بەڕێوەبەری فەرمانگەی ژینگە پارێزی هەولێر بە 1964 وت لا درنگانی شەوی ڕابردووەوە دەستیان بەم هەڵمەتە کردووە. کێشە هەرە گەورەکەشیان لە شیش و ئەو پەرچانەیە کە بەشێک لە لایەن و کاندیدەکان ئاڵا و پۆستەرەکانیان پێ هەڵواسی و یاخود پێ لێداوە. پێویستە ئەڵێ بە ئامێری کۆسەرە لی بکەینەوە چونکە بەدەست لێ ناکرێنەوە. لە بەخشی قەش سەر بە پارێزگای نینەوە هەمان کێشە هەیە و چارەوانی ئەم ناحیە داوای لە لایەن و کاندیدەکان کردووە ئەو ئاسنا چەقیوانەی کە لەسەر شەقامە گشتیەکان هەن لا ببەن بۆ ئەوەی کێشە و گرفت بۆ سیستەمی هاتوچۆ و ناخۆشیش بۆ هاوڵاتیان دروست نەبێت. هەر لەسەر هەڵبژاردنەکەی دوێنێ بەڵام باس لە تێبینی و ڕەخنەی ڕێکخراوەکانی چاودێری هەڵبژاردنەکە ئەکەین. تۆڕ و ڕێکخراوەکانی هاوپەیمانی چاودێری هەڵبژاردن کە 5,000 چاودێریان لە سەرتاسەری عراق بە هەرێمی کوردستانەوە لە پارێزگاکان دابش کرد بۆ ئەڵێن پێشێلکاری جۆراوجۆر لە هەڵبژاردنەکەدا کراوە و هەمووشیان تۆمار کردوون. لەو پێشێلکاریانەی باسی ئەکەن 18,000 راپۆرتیان لەلایەن چاودێرەکانەوە بەدەست گەیشتووە کە هەموو شتێکی لە خۆ گرتووە. لەوانەش ئاشکراکردنی نهێنی دەنگدان کە لە ناو بنکە و وێزگەکاندا تۆمار کراون 382 حاڵەتیان تۆمار کردووە. 501 حاڵەتیش لەسەر لایەن و قەوارەکان تۆمار کراوە کە سەرڕای وەستانی بانگەشەی هەڵبژاردن ئەوان لە بەردەم بنکە و وێزگەکانی دەنگداندا بانگەشەیان بۆ کاندید و لایەنەکانی خۆیان کردووە. دوورخستنەوەی چاودێرانی هەڵبژاردننیش جۆرێکی دیکەی پێشێلکاری بووە کە بۆ ئەمەش 337 حاڵەتیان تۆمار کردووە. ئەمە جگەلەوەی کە دەنگێکی زۆری پوسەڵکراویش لە هەڵبژاردنەکەدا هەبووە کە ئەڵێن ئەوەندە زۆرە لە ژمارە نایەت. هۆگرچە تۆڕێخەری تۆڕی شەمس بە 1964 وت هەموو ئەو سکاڵا و پێشێلکاریانەی تۆماریان کردوون ئاراستەی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عراقیان کردووە بۆ کارکردن لەسەری و لەبارەی زۆری دەنگی پوسەڵکراوەش دەڵێت پێویستە لێکۆڵینەوەی ورد لەسەر ئەم جۆرە دەنگانە بکرێت. سبەینێ دەوامی فەرمی لە دام و دەستگاکانی حکومەت هەیە و بە قسەی ئەملا و ئەولای میدیا و سۆشیال میدیاکان باوەڕ مەکەن کە وتویانە جگە لەمڕۆ کە چوارشەممەیە سبەی پێنجشەممەش دەوامی قوتابخانەکان نییە. 1964 بۆ ئەمە بەستە خۆی گەیاندە سامان سیوەیلی وتەبێژی فەرمی وەزارەتی پەروەردەی هەرێم کە ئاخۆ بە فەرمی بڕیارێکی ویان دەرکردووە ئەویش ڕەتی کردەوە کە قسە و بڕیارێکی ویان دەرکردبێت و دووپاتی کردەوەکە سبەی پێنجشەممە لەسەر جەمناوەندەکانی خوێندن لە هەرێمی کوردستان دەوامی ئاساییە و پشوو نییە. وتەبێژ گلەیی لە زۆرێک لە میدیا و سۆشیال میدیاکان کرد کە بەم زۆرە هەواڕانە
خۆیان ئەخەنە هەڵەوە بەبێ گەڕانەوە بۆ سەرچاوی فەرمی وایان بڵاو کردەوە کە پێنجشەممە پشووی فەرمی بێت لە کاتێکدا دەڵێت ئێمە لە پەیجی فەرمی وەزارەت بڵاومان کردەوە تەنیا ڕۆژی چوارشەممە واتە ئەمڕۆ پشووی فەرمیە. چاوەڕوانیەکان بۆ بارانبارین کۆتایی هات کەشناسەیەک کەمێک پێش ئێستا بە 1964 ڕاگەیان کە لە ڕۆژی شەممەوە بارانبارین دەست پێ ئەکات بە ڕێژە و بڕی جیاواز زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان ئەگرێتەوە. ئەو شارەزای کەشناسیە سیروان ساڵحی ناوە باس لەوە ئەکا کە لە پارێزگای دهۆک هەروەها لە باکووری پارێزگای هەولێر ئیدارەی شۆران سیدەکان و مێرگەسوور و حاجیۆمەران و هەروەها ناسۆ شاخاویەکانی پارێزگای سلەیمانی و ئیدارەی ڕاپەڕینیش باران ئەبارێت ڕێژەی بارانبارینەکەی دیاری کردووە کە 20 بۆ 50 ملیم باران ببارێت. ئیدارەی گەرمیانیش لەو بارانبارینە بێبەش نییە هەرچەندە گەرمترین ناوچەی هەرێمی کوردستانە بەڵام باسی لەوە کردووە لە گەرمیان باران ئەبارێت لە نێوان 5 بۆ 10 میلیمەتر باران ئەبارێت واتە تۆزێک ڕێژەکەی کەمتر ئەبارێت. ئەو کەشناسە ئاماژەی بەوەش کردووە بە پێی پێشبینی ئەوان شەپۆڵەکە کە لە ڕۆژی شەممە دەست پێەکان لە ئێوارەی ڕۆژی دووشەممە کۆتایی دێت و لە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستانیش باران پەڵە ئەدات. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.